مختار ئیژی چێ لە گوندە؟ مختار وەڵا خزمەتکاری خەڵکە وەکو هەر ئیش و کارێکی گوندەکە بێ ڕووکاتە لە حکوومەت و لەرکێ ڕووکاتە مختاری جێبەجێەکە بۆ گوندەکە. باشە جەنابەت مۆرت هەیەوە نیە؟ بەڵێ مۆرم. ئەو مۆرە چ سوودێک بە خەڵکی گوندەگەیەنێ؟ بەیانی بۆ نمونە تۆ پشگیریەک دەوێت بۆ ناحێ بۆ قایم قامێت من لێرە پشگیریت بۆتەکە مۆریەکەمە بۆ شەکە ڕای لە حکوومەتە. باشە ئەگەر خەڵکێکی غەیری خۆتان بێتە گوندەکە غەیری سنووری گوندەکە ناتوان پشگیری بۆکەم سنووری دێکە بێ سنووری دیەکە بەس ئەگەرێکێک ئێستا گوندی وا هەیە لەم دەور و پشتە عەرەب هاتووە نازانم ئەگەر لە سنووری دەکەی من نابێ بۆ یەکەم لە سنووری دەکەم بۆ ناکرێت من بەسم ئەگەر بێ بۆ گوندەکە دەکەم مشکلە بۆ یەکەم ئەی بۆچی تر سوودی هەیە مۆری مختار هەر بووە بۆ پشگیری خەڵکە ئیشی کاروێ لە حکومەتدا بۆی بکرێتەوەی داواکارێکی بێ خەڵ لە حکومەتدا من جێبەجێکم بۆ یانەوەی. باشە خەڵکی گوند فەقیر حاڵە خەریکی کەسابەتە دەنجی زۆر ناڕوە ئەگەر بێوێ پێداویستێکی هەبێ مەسەنە خزمەت گوزاریەک هەمووی شەکان باشە پرسیارێک بکەم تۆ لە سەردەم چەند ساڵە مختاری؟ تقریبان بەخوا 10 ساڵە بێت 10 ساڵ لەو 10 ساڵەیە چیت بۆ گوندەکە وەڵا ئەگەر بڵێم چتمان نەکرێت زۆر خوااماگرێ ئەو جارە قیرەکە ئیزە هاتێتە خوارەوە بۆ ناوگوندەکە ئەوە هەر ئیمسال کردمان کە لەم قەیرانەشە لە 2009 کردمان لەو قەیرانە جێبەجێما کرد سیاجی قەبرستانەکەمان کردیە سیاجێکی زۆر نمونەیە قوتابخانەمان بۆ کراوە هەر دوو قوتابخانەمان بۆ کراوە مستەشفەمان بۆ کراوە هەر سەرچاوی ئەومان بوو بەس تێکماندا خۆمان نەمانویست هەمووی ماڵەکانی خۆی هەیە هۆڵی پرسە تقریبان 15 ملیۆنێکی بۆ سەرف کردی حکومەت بۆ هۆڵی پرسەکەمان بۆ مزگەوتەکەمان هەر 15 ملیۆنێکی بۆ سەرف کردین سێ جۆگەی کۆنکرێتیمانی کۆنکرێتە هیفەلاعات هەمووی کۆنکرێت کراوە ئەی تا چەند لە خەڵکی گوندەکەت ڕازی ینی لەبارەی تەبایەوە لەبارەی ئەوە تا سەر ئێسقان لیان ڕازی. ئەی باش ئەگەر تۆ پامێکت هەبێ یا مەسەرەن بتەوێ بۆ شتێک ئاراستیان کەی یا بەدەمتەوە دێن بەدەنگتەوە دێن هەمووی بە گەورە بچووکە بەدەمەوەیەوە بە پیر و لاوە کەواتە ینی مشکلە بۆ دروست نامەشیش مشکلێکمان